يعني من خۆم جاری وایە بەم گەرمایە چێتە 3 ڕۆژ جارێ جا خۆمەشم بەس بن دەست با خۆشۆنیێکۆشەوە بگرم پێش ئەم وەزعەت تەنکەری ئەو بە 40,000 بوو ئێستا بوو بە 44,000. هەوڵاتیانی گەڕەکی ڕاپەڕین بێ ئاوی هێناونیەتێ بەردەمی ئەو شوێنەی کە ئاوی لێدا بەش دەکرێت کە دەڵێن 6 ڕۆژ جارێک ئاویان پێدرێت لێرە مامۆسای لێ مامۆستا جانکە فەرموویتە ئێرە دۆخ وزەرانتان چۆنە لە بێ ئاویە؟ پێشەکی بەخێر بێن سەرچاوم ئێمە وەکو دانیشتوان گەڕکی ڕاپەڕین بەڕی مەتار ئێوە سایدەی کە لە کەرگووکەوە دێ ئەچێ بۆ سلێمانی ڕاپەڕینەکە بە دوو بەشەوە بەری سەرەوە و بەری خوارەوە ئێمە بەری خوارەوەین بە 6 ڕۆژ جارێک 7 ڕۆژ جارێک ئامان هەیە ئەو 6 ڕۆژ جارش ئەو نییە بە کاتی شوامان بدەنێ بتوانین ئەو تانشیانی هەمانە پێ بڕکەین. باشە ساڵانی ڕابردوش بەم شێوەیە بوون یاخود بەتەنیام ساڵوایە ساڵانی ڕابردوو بەم شێوەیە نەبوون بەڵام ساڵانی ڕابردوش هەر جیاوازی هەبوو لە بینی هەردوو بەرەکەیە ساڵانی ڕابردوو نەخێر بە 3 ڕۆژ جارێک هەمان بوو بەڵام من ساڵەکەم هاوینە بەو شێوەیە هەموو ماڵێک هەموو سرێک کاتا ئاو دێتەوە جارێک ئاوە کڕێ خۆ تا زانم زروفی بێموچەیی و زروفێکە کە خەڵک توانای دارایی کەمە هەموو سەرێ جارێک ئاو بکرە زۆرەکەوێت لەسەری ئەمە چی مۆرەکانە بەدەستەوە ئەمە ئیمزای خەڵکی بەری مەتارە کە 400 ئیمزای کۆکراوەتەوە بەڵێ خۆی ئێمە لە نوێنێری ئەوانەوە هاتوین لە نوێنێری 400 ماڵەوە هاتوین. تەنچی ئەو بە چەند نەکڕن تەنکەری ئەو بە چەند نەکڕن پێش ئەم وەزعەت تەنکەری ئەو بە 40,000 بوو ئێستا بوو بە 44,000 ئەڵێ گاز گیران بووە ئیتر لەم ڕۆژەشاتەوە مەجبوری یعنی بێ ئەو ئیدارە ناخی بڕواقی 6 ڕۆژاری ئەومانێتەوە 2 سەعات و نیوە پێشتر 3 ڕقەمی سعاتی ئاوەکە ئەسوورە ئەجوڵە ئێستا 2 ڕقەمیشی ناجوڵێ یعنی بڕواقی پێشتر تەنکەرێکی پڕکردبی ئێستا نیوەشی پڕ ناکە ئیسفادی لێ ناکەی 6 ڕۆژ جارێکیش ئاو بێتەوە بەشی سعاتی ڕۆژە 2 ڕۆژی موبەریدە ناکە بەڕاستی وەڵڵا جای وایە لەبەر بێ ئاوی موبەریدەکە لە مناڵەکانمان کوژێنمەوە بەخوا سێمە بەخوات ماڵەکە چۆڵەکەی مەجبوری کاکە کە ئاوە نەبێ ئاویانی سەرچاوی ژیانە لەم گەرمایە واتە لەبەر بێ ئاوی موبەریدەکە کوژێنەوە ئارە بەخوا ناچاری کوژانمەوە دوێنێ باری ئەو نەمابوو ناچاری کوژانمەوە بەڵێ باشە ئەمان چیان پێوتون ئەڵێن بۆچی بۆ شێوازێ وڵڵای هەرڵە کێشەی پۆمپەکانمانە ینی ئێمە داواکاری بەنای ئەم 400 نەفەرەوە بەنای خەڵکی ڕاپەڕینەوە داواکاری لە بەڕێز قاقوبات کاک باڤێڵ حاقمی ئەم شارن داوایان لەکەی ینی مەمنون ینی وڵڵا هەر خێرە بەخوا خەڵکی کرێکی مانگی 200-300 کیلۆخانوویە معقول نییە 100 بە بەعاو وڵڵای گوناحە بەذاتی خوا کاکە داواکاری لە کاک باڤێڵ قاقوبات داواکاری لێیان ئەو پمپانەمان بۆ چارەسەرکە بەوانی چارەسەر ناکیە بوجێنێک کاکە ئەم شارە پرێتی لە کەسی سەرمایەدار کەسی بەڕێزی ئەم شارە هەیە پیاوی گەورەمانێ لەم شارەیە مەمنونیانەبی تێچی پمپێ 2 پمپکەنە ئەستی خۆی هەر لە بەخاتی ئەم خەڵکە بۆ تێچی و قیامەتیان وەڵڵای مەمنونیانەبین هەتا ماوین ئیشەڵا ئەم چاکەیە لای خۆی گەورە ون نابێ پاداشتی لای خۆی گەورا بێ هیچ تێوەکو ئاو نیە ئاو سەرچاوی ژیان باشە ئەمە وەکو موبەڕیدە مامۆستا ئەی باشە وەکو خۆشوەردن بڕاتە بێ لە خۆشۆردنیشە بە هەماشی ڕچاوی خاڵەمان کردووە یعنی من خۆم جاری وایە بەم گەرمایە چێتە 3 ڕۆژ جارێ جا خۆمەشم بەس بن دەست با خۆشۆنیێکۆشەوە بگرم لەبەرەوەی کە ئاو نییە باشە 3 ڕۆژ جارێک ینی ناڕەحەت نییە لە هاوینێکی وەکو ئێستایە ئەی چاچیە چار نییە وەکو پێم وتی ئێستا خۆتە زانی ئەم زروفەش ئەم موبەڕدانی کە هەیە ئاو زۆرە بە ینی تانکێشی ئاوی 7 بەرمیلی بەشی 2 ڕۆژی ناکە سەرەکەی تۆ بە 7 ڕۆژ جارە ئاو دێتەوە زۆر زەحمەتە.